سنتەی ڕاوێژکاری زانکۆی ڕاپەڕین وەکو هەموو سنتەرەکانی تر کە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە ڕێگە پێدراوە ئاماژەی پێدراوە هەستاوە بە پڕکردنەوەی فۆرم بۆ خوێندکارانی قۆناغی 12 ئامادەی بۆ هاوکاریکردنی خوێندکارانی دەبەرەکەمان ستافێکی ئەکادمی زۆر باش هەستاوین بە پڕکردنەوەی فۆرم و هاوکاریکردنی خوێندکاران لە کۆی درێژەی و کار و چالاکیەکانمان وەکو سنتەری ڕاوێژکاری زانکۆی ڕاپەڕێنس بۆ خوێندکاران بە شێوازێکی گشتی پێویستە پێشەوەی بێنە سنتەری ڕاوێژکاری بۆ ئەوەی کاتێکی زۆریان نەکوژێ و زۆریش لێرە کات بە فیڕۆ نەدەن پێویستە سەرەتا ڕێبەری زانکۆ داونلۆد بکەن دایبەزێنن و ڕیزبەندی خۆیان بکەن بەشی دڵخوازی خۆیان هەڵبژێرن بۆ ئەوەی لێرە کەمترین کات بە فیڕۆ بچێت و هەڵی تیانەکە بە پێی دەرەجەی خوێندکارەکە گۆڕانکاری بەسەردادێت پێویستە خوێندکار ڕیزبەندیەکی باش بۆ خۆی هەڵبژێرێت بەرچاوی ڕۆشن بێت سەرەتا بزانێت ئایا حەزی لە چ بەشێکە و دەرەجەکەیشی لەگەڵ چ بەشێک دەیگرێت بۆیە پێویستە 50 بەش پڕ بکاتەوە و بۆ ئەوەی هەڵە لە فۆرمەکەدا نەبێت بە پێی سیستەمی ڕیزبەندی ئەوەی کە وەزارەت بۆی دابناوە کارەکانی بکات بە شێوازێکی دروست.